گڵشەنی شعر کوێر بم نەرگز وای دانابوو مەستم بکە کوێر بم نەرگز وای دانابوو مەستم بکە گوڵ لە دوای گوڵ خەیاڵی بوو لە نێو دەستما سەما بکە نەیانزانی دوشمنانی نەرگز و گوڵ بۆ 16 هەبنە مەرگی هەزاران دڵ کوشتنی ژن تیرۆرکردنی ژیانە جەنگێکی زۆر ناڕەوایە دشی میهر و جوانیەکانە ئاخر هەر ژن سەری بەرزی لە ئاسمانە بنی پێشی لە بەهەشتەکەی یەزدانە ئاخر هەر ژن سەری بەرزی لە ئاسمانە بنی پێشی لە بەهەشتەکەی یەزدانە ئەو چەمەن هاڕوە ئەو مەمە پێ نابێ ئەو ڕێیە دەرناچێ ئەو دەرگایە ناکرێتەوە شعرەکە هەر نەنووسرا جارێکی دی ئەو نەرگزە ناڕوێتەوە سوورەتی فاتیحە خوێنرا ژنێک کوشرا ژنێک کچێک مێیە کوشرا گۆرانیش تاقەتی چوو مۆسیقا قشی خۆی ڕنی شعر هەر زۆر زوو هەتی و کەوت دارێکی ئەستور تەپ کەوت ئازادی بارگەی پێچاوە ئاشتی بڕوای بەخۆی نەما خوشک متمانەی نەک بە خەڵک بە برای خوێنیشی نەما ژنێک کوشرا بە حەفارەی شارەوانی هەر بەدزیەوە نێشرا ژنێک کوشرا ژنێک کوشرا ڕەنگێکی تر کاڵ بوویەوە دەریایەکی دی وشکی کرد ئەستێرەیەکی ترون و پێکەنینێک خەفە کرا جا چی نەکرا لە ماوەی 2-3 چرکەدا هەرچی پێت وایە خراوە ئەنجام درا ژنێک کوشرا ژنێک کوشرا بەهار ژاکا هاوین یەک گوڵە گەنمیشی نەهێش پاییز یاسا و ڕێسای تێک چوو زستان هەر زوو بڕیاریدا یەک نمە باران نەبارێ هەر بەجارێ ژیان تێک چوو سروشت خنکا بەرهەمی دەستی ژنێکی جوتیاری کێوەکان دزرا ژنێک کوشرا ژنێک کچێک مەیەک کوشرا ژنێک کوشرا بە حەفارەی شارەوانی هەر بەدزیەوە نێشرا ژنێک کوشرا بخێر بێنەوە دەستەکانتان خۆش بێ دەیسەی هەموو ساڵێ ڕۆژی بەرگ و شانازی کوردان ڕۆژی جلی کوردی لە تەواوی کوردان و هەموو ئەوانەی کە عاشق بە جلی کوردین سڵاوێکی چوارینی جلی کوردی بە ئێوەی خۆشەویست لە گوڵشانی شعرەوە لە گەڕانی میدیاوە هاتینەوەلاتان ئازیزان و خۆشەویستانی گوڵشانی شعر زۆر بە تایبەت سڵاو و ڕێز و خۆشەویستی و عشقی خۆمانەگەیەنی گوڵشانی شعر بەردەوام لەگەڵ ئێوەی زێدە خۆشەویست و زێدە ئازیزدایە ئەم بەرنامەش بە میوانداری شاعری خۆشەویست مامۆستا دێنشی قەرەداخی کە یەکێکە لە شاعرە زۆر جوانەکان یەکێکە لە شاعرە پڕخەسمەتەکان میوانداریمان کردو زۆر بە تایبەت بە خێرهاتنی یەکەین و بە خۆشحاڵیەکی زۆرەوە مۆسیقاروی خۆشەویست و زۆر ئازیز
بەڕێوەبەری گەڕیان میدیا مامۆستا جەزای ساس ئەمڕۆ بە ئامێری تار لەگەڵمانایە کە بەرنمەکە زیاتر ئەڕازێنێتەوە ئەمە وا ئەکا بەرنمەکە جۆرێکی تر ڕەنگێکی تر تریفە و شەرگ و چین و تاوێکی تر ببەخشێتەوە. مامۆستا دێنشینگیان زۆر زۆر بەخێر بێ بە بەرنامەکە. خۆشحاڵم و دەستپۆشی زۆرم هەیە بۆ زەنابتان بۆ مادووبوونتە. زۆر سپاس سڵاو و ڕێزی خۆت بە بینەران و بیستەرانی گوڵشەنی شەعر بگەین بۆ خۆشەویستانی ئێستا بیسەر و بینەرمانە. سڵاو لە هەموو ئەو بینەر و بیستەرانی کە ئێستش و لە دوایشە گوێگر و بینەری ئەم بەرنامەیە بن. دڵنیام لەوەی کە شعر خودی شعر خۆی ئەوەی کە پێی ئەڵەن شعر هەمیشە گوێگر و بینەر و هەواداری خۆی هەیە. زۆر سپاس دەکەین کات جەزاگیان خۆشحاڵین ئەم بەرنامەیە لەگەڵمانە. من زیاتر شانازیەکەم بەڵام وەکو خزمەتکاری گەرهەمیدیان وەکو بەڕێوەبەرنا وەکو کارمەندێک وەکویەوە ئەوە گەورەی خۆتەوە ڕاژەبانێک ئەمڕۆ لەگەڵمانە بەڕاستی گەورەی خۆ لێرە ئامادەم هەموو کات بە هەموو هەچ شتێک بە من بسپێرێ لەگەڵ ئێوە بیکەم گەورەیت نواندووە بەڕاستی ئەدەب و هونەری کوردی شانازی بە بەڕێستەوە کات. با بچینە لای بەرهەمێکی بەڕێزت یەکەم بەرهەم. زۆر سپاس. بە هەواڵی مۆسیقا تایبەتی کات جەزای دەستخۆشی یەکەم زۆر سپاسەکەی. ئەگەر هاتی بەسەردانیم لە ڕابردووم مەپرسە، لە چیرۆک و بەسەرهات و لە ڕەنگی ڕووم مەپرسە، ڕەوانت بووم بڕۆ ئێستا لە خەڵکی شار بپرسە، بەکام ڕێدا بە دووی تۆدا بە کوێری چووم مەپرسە. ئەوەی ئێستا کە دەیبینی قەتیز ماوە هەناسم، لە بێهۆشی و لە سەرخۆشی منی پێوار بپرسە، ئەوەی ڕۆیی دەبا بڕوە لە بێتۆیی بە تۆ چی، لە کوڵکومووی زەمانی چووی بەسەر بردووم مەپرسە. ئەزیزی دڵ ئەمن هێشتا ئەسیری دەست ئەوینم، ئەگەر تۆ دێی لە ئازاری دڵی بێزار بپرسە، بە فریادم نەهاتی زوو برینی کۆن لە بیرکە، لە شیکاری ڕەشی بەخت و سپێتی موم مەپرسە، کە من ئێستا لەبەر دەستا گرفتار بێپەرستار، لە ژانی ژێی گەروی پڕسوێی هەوای هاوار بپرسە، بە جزێژ نەدیەڵا تاوێ لە سایە دۆک معاهید، قەرار بگرم لە ئیمانم مەسیحم جووم مەپرسە، دەبێ بەیدام دڵی شەیدام بە میوانی دڵت کە، خەیاڵی من هەواڵی من لەبەر ئەغیار بپرسە، کە هیزرم کرد بە مەهجوریم خەیاڵاوی خەنی بووی، کەوابوو سا لە زیندانی غەریب کەوتوم مەپرسە، ئەگەر ئێستا پەشیمانی لەوەی کردت لەگەڵ من، لە ڕێوانان پەرێشانی منی بێوار بپرسە، بەسێ ماسماڵ لە خاچت دام پەشیمانم پەشیمان، کە مردیشم لە ئەحواڵی گۆڕی ون بووم مەپرسە. سپاسەکەم بێەوەی بیاخوا یاخوا هەر هەبی مامۆستا دەستت خۆش بۆ ئەو شعرە جوانە. ئێوەش هەڵبەت بۆ ئەم دیدارانە زۆر گرنگەوە دەستخۆشیتان دایما مادووبوونتان بەڕاستی زۆر زۆر جێگای ڕێزە. زۆر زۆر سپاس دەکەین. مامۆستا پێمان خۆشە سەرەتا بزانین شعر چییە لە دیدی بەڕێستەوە. واللهی ڕەنگە من تۆزە جیاوازتر بیرکەمەوە، یعنی لەوە چێک کە زۆر جار من گوێم لە دیدارەکانە بێت لە بەرنامەکانە بێت لە کۆڕەکانە خەڵک باسی جوانی شعرەکە، لە ڕاستیان من ئەمێ باسی ناشرینی شعر بکەم، چونکە بەو معنایە ناکە شعر ناشرینە، بەو معنای کە شعر ناشرین بووە. خۆی شعر جوانیەکی هەیە بەڕاستی هەموو کەس ناتوانێت بیبینێ، جوانی شعر ناتوانێت بیبینێ، چونکە مۆرکی شعر ئەمەنە قوڵە، ئەمەنە کەنزێکی گران بەهایە، بەڕاستی هەموو کەسێک تااقەتی خوێندنەوە تەفسیری نییە، یعنی بەدەر لەو نووسین و لەو شتانەی ئەمڕۆ ینی لەگەڵ ڕێزم بۆ هەموو ئەو کەسانی کە ئەنووسن و شت بڵاوەکەن و شت چاپەکەن. بەڵام ئێمە بەڕاستی لە منەوە لە خۆمەوە پێویستمان بە خواچوونەوە هەیە، لە خۆمان نابچینەوە، یعنی شعر ئەو شتە پیرۆزە ناشرین نەکەین، یعنی دەستی بۆ نەبین ئەتکی نەکەین. یعنی من لەگەڵ ڕێزمە هەستەکەم ئەدەبیات ئەمڕۆ ئەتک کراوە،
یعنی ڕەنگە بە هەموو چەمکەکانی و تەنیا شعری نەگرت بێتەوانە لە ڕاستیە شعر ئەوە نییە هەرکەس بتوانێت ببێ بە شاعیر ویستی هەبێ و حەزی هەبێ بێ بە شاعیر لەوەچە بۆ هەموو شتێکی تر ئینسان بتوانێت پێی بگا یان هەر سەنعاتێک ئینسان بتوانێت فێری بێ بەڵام شعر هیچ کەسێ نە ئەتوانێت پێی بگار نە کەس ئەتوانێت کەسێکی تر فێرکە یعنی ئەوانەی کە شارەزان ئەتوانن ئەو کەسانێک کە خولیای شارەزابوونیان لە یاسا و ڕێسای شعر هەیە ئەتوانن هەتا ئەو پەڕیستنور خەڵک فێری یاسا و ڕێسای شعرکەن فێری لێکۆڵینەوەکەن فێری ناقدیکەن فێری هەموو ئەو شتانە بکەن کە لەسەر شعر هەیە بەڵام هیچ کەسێ ناتوانێت کەسێکی تر فێری شعرکە چونکە خودی شعری ئیلهامێکە خوا هەر بەو کەسە یاوە کە ئاوێتی پێی یعنی من ناتوانم لەم ئیلهامی خۆم ببەخشم بە تۆ تۆش ناتوانین لەو ئیلهامی خۆ ببەخشی بە من ئەمە شعر بەم شێوەیە دروستە بێ اینجا هەموو شاعیرەکان بە منیشەوە بەوانەی پێشوشەوە لە سەرەتا شاعیری میلین یعنی شاعیرێکی لۆکاڵی کاڵ و کرچن بەڕاستی بە هەموو شاعیرە گەورەکانی شەوانەیە لە هەموو زەمانەکانە شاعیری زۆری میلی هەبووە زۆری میلی هەبووە بەڵام تەنها ئەوانەی کە دوای فێربوونی یاسا و ڕێسەکانی شعر کەوتون بوون بە ئەکادیمی یعنی لە هەموو زەمانەکانی شاعیرە گەورەکانە شاعیری زۆر هەبووە بەڵام تەنها ئەوانەی تیا دەرچۆتەوە کە دوای یاسا و ڕێسەکان کەوتون و بە یاسا و ڕێسا شعران نووسی و ئێستا شعرەکانیان بوون بە قوتابخانێکی گەورە بۆ ئێمە لەم زەمانە شاوایە ئێستاش یعنی ئێستا ئەم زەمانە زەمەنی گێژاوی شعرە یعنی گێژاوی شعرە لەوە ئەچێ لەم چونکە خۆی شاعیر لە هەموو سەدەیەکە شاعیرێک دوو شاعیر سێ شاعیر زیاتر دروست نابێت ئەگەر تۆ تەماشای مێژووی شعرەکەی تەماشای ئەو شعرە بکەیت کە ئەمێنێتەوە کە وەکو شعرەمێنێتەوە زیاتر دروست نابێت بەڵام لەناو دروستبوونەکە چۆنە بێت ئێستا تۆ نابێت ڕێ لە هیچ کەسێ بگری بنووسێت یان هیچ کەسێ بڵێن تۆمەتبارکەی بەوەی کە شاعیر یا شاعیر نییە بەڵام لە کۆتایی یا خۆی ئەم نووسینانە شاعرێکی لێ هەڵەیەنجێرێ کە ئەبێ بە شاعرێکی سەدە ئەبێ بە شاعرێکی نمونەی ئێمە نمونەمان زۆرە لە شاعیرەکانی کۆناکە لە هەموو سە ساڵێکە لە هەموو دوو سەدەیەکە یا سەدەنیوەکە یا سەدەیەکی نیو سەدا شاعیرێک دوان سیان زیاتر دروست نابێت چونکە ئێستا لە هەموو زەمانەکانە ڕەنگە بڵێم وەکو ئێستا وەکو ئێستا نەبووە چونکە ئێستا من لە پۆستێکا خوێنوتیان هەموو ئەڵمانیا 11 شاعیرتە ئێمە هەموو کۆڵانێک 11 شاعیرمان هەیە ئەمە نا بەهۆی ئەم تۆڕە کۆمەڵاتی و خەڵک زۆر دەستیاوەتە نووسین بەهۆی کۆمەڵی مەشاکیل و کۆمەڵە گرفتی ڕۆژانەوە کە ئینسان بڵێن وەکو بەتاڵبوونەوەی خۆی شتێک دروستە بێ و ناوێنێ شعر ئەمانە هیچی شعر نین ئەمانە بەڕاستی ئەو مافی خۆیەتی هیچ کەسێ ناتوانێت ڕێگری لە کەسکە بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵاتەکانە کابرا واڵای خۆیەتی و وەکو ماڵی خۆیەتی چی ئەنووسێ نووسێ بەڵام خۆی کێشەکە ئەوەیە کاتێکێتە سەر چاپکردن کاتێک سەر چاپکردن ئێمە بەڕاستی زۆر خەمساردین من چەند جارێش داوام کردووە ئێمە ئەبێت لیژنەیەکی پسپۆرمان هەبێ بۆ چاپکردن قەی ناکابرا ئەنووسێت بەڵام نابێت چاپ بکرێ چونکە ئەمە لە کۆتاییە لەسەر ئەدەبی کوردی ماڵە ئەدەبیاتی کوردی زۆر لاوازە بێ و کەوەکو ئێستا زۆر لە قەیران ئایا زۆر باشە مامۆستاکیان باسی فێرکردنت کرد فێربوون کەواتە پێویستە قوتابخانەیەک هەبێت کەوانەیەک وەک هەر قوتابخانەکانی تروانە ببەخشێ بەوانەی کە تازیانە بواری نووسین و شعر و نووسەرانەوە یاخود ئەوە تا ئەبێ لێ گەڕین بۆ زەمن ئێمە لەسەر شاعیرە کۆنەکان بکەین بە قوتابخانەیەک بۆ خۆمان نا ئێمە لە ئادابی مقارنە و تەطبیقا ئەگەر تەماشاکەی نابێ هیچ کەسێ بە زەمانێکی تر تەماشاکەیت بیکەی بە قوتابخانە بۆ چونکە ئێستا بۆ نمونە ڕەنگە شاعیرێک 100 ساڵ 200 ساڵ نەمە پێش شعرێکی نووسی بێ بۆ زەمانی خۆی مۆجیزە بووە تێگەی بەڵام بۆ ئێستا لەوە خەڵکێکە بێ گەنجێک شعرێک بنووسێەوەەوە ئەو ڕەنگە جوانترینش بەڵام هیچ مهمێکی تیانێت تەقلیدێکی دوای 200 ساڵە ئینسان ئەبێ ئیبداعکە بۆ نمونە داهێنانی خۆی هەبێ شاعیرە کۆنەکانیش لەباتی وەکو ئێستا کە فێرگەیەک هەبێ قوتابخانەیەک هەبێ خۆیان بە دوای ئەوە گەڕاون یعنی شاعیر هەبووە لەوە چەند ساڵ زێدی خۆی نیشتمانی خۆی کەسوکاری خۆی جێڵا بێ دوور کەوت بێتەوە بە دوای عیلم و زانینە گەڕاوە بەڵام ئێستا یعنی بەداخەوە لەوە ئەگەر تۆ بتەوێت دەست یەکێک بری خۆی بە بچووک بزانیان خۆی بە کەم بزانیان خۆی بەنەوەیەک بزانێت پێی قوبوڵ ناکرێت بەڵام خۆی لە ڕاستیە ئێمە پێویستمانە هەم لیژنەیەک هەبێ هەرچەند ئێمە بڵین کۆمەڵێکی من وەکو خۆم و وەکو دووسێ شاعیری زۆر باش لە ڕۆژهەڵات کە لە تۆڕە کۆمەڵاتیەکان فێرگەی
باشمان کردووەتەوانێ و جێدەستی ئەوان زۆر دیارە و خەڵکێکی زۆر ئیسپایی لێکردوون بەڵام ئەمە کافی نییە چونکە ئەمە شتێکی فەرمی نییە لەوە شتێکیش نەبێت کە لە ئەرشیفا بمێنێتەوە بەڵام خۆی ئەمانە معانێ بەلایەنی پەیوەندیدار ئەگەر بتوانێت فێرگەیەک بکاتەوانێ ئەو کەسانەی کە بە ئەزمونن سەرەتا تێستی ئیلهامەکەیان کە بزانێت ئەم بەڕێزە ئیلهامی شعری هەیەیان هەر خۆی هەڵواسیەوە بە شعرا ئەگەر وابێ ئەبێ بەڕاستی ینی زۆر بەدڵێکی گەورەوە قوبوڵی کاکە شاعیر نییە قەچێکە بۆ خۆی ئەنووسێ هیچ مشکلەیەکی نییە حەزەکە هەرچەندێک ئەنووسێ بەڵام کاتێک کە بەرهەمەکان نێتە سەر ئەو کاتێک کە پاک ئەکرێتەوانێ و پاگنووسی بۆ ئەکرێ نابێت چاپ کرێ ئێمە تەماشا ئەکەین هەموو خوێنەرەکان و هەموو نووسەرەکانی ساڵی هەفتاکان و شەستەکان و هەشتاکانیش پێش هەشتاکانەوە هەتاوەکو ئەو کاتانەی زووتر ئەزانن کتێب وەکو ئاڵتون وابوو ینی خەڵک کە ئەیزانی کتێبێک ئەکرێ زەمانێکی زۆر دوومان سێمان پێش ئەو سەری بۆ نووسی کتێبێک کتێبێکی بەرکەوێت و بیخوێنێتەوە بەڵام ئێستا بەڕاستی ینی من ئەم قسەیەکەم ینی زۆر شەرمەزارم کە ئێڵێم ئێستا کتێب چاپ ئەکرێ بە بەلاش ئەی بە کابرا نایخوێنێتەوانێ کەوتەمە مەسالێرەوە معاناتی شعر لەم ڕۆدا لە چیانیتەوە بەڕێست خۆی شعر خۆی ون ناکە بەڵام هیلاک بووە خۆی ینی تۆ بتەوێت شعر وەکو زمان وایە ئێستا چۆن زمانی ئەمە لە هیلاکەتایە من لە نووسینەکە نووسی بووم لە شیکاریەکە طبعا لە مێژووی زمانی کوردیا بەقەدەر ئەم 50 ساڵی کۆتایی زمانی کوردی ناشرین نەکراوە لەلایەن کۆمەڵی میدیاکار و کۆمەڵێ نووسەر و کۆمەڵێ شت کە پەلاماری شت ینی چارەکە سەدەی چارەکی کۆتایی سەدەی ڕابردوو ئەم چارەکە بە هەموو تەمەنی شعر ئێستا هیلاک بۆ هیلاک ینی هیلاکە تۆ شاعیرێک ینی زۆری ئەوێ هەتاوەکو بتوانێت بوونی خۆی بڵێن شعرەکەی خۆی بڵاو کاتوانێ بەڵام جاران وانە بوو جاران شاعیرەکە لە بەرەوەی کە کۆمەڵێک کەس هەبوو وەکو بڵێن تێست ئەکرا بە فلتەرێکا دەرئەچوو زۆر سەریع ئەناسرا یعنی ئێستا شاعیر هەیە ڕەنگە بڵێم 15 ساڵە ئەنووسێ 20 ساڵە ئەنووسێ شتی زۆر جوانیش ئەنووسێ بەڵام لەبەر ئەم فەزایە نەشتەکانی دەرئەکەوێنە خۆشی تەماحەگیرێ کە شتەکانی خۆی خۆش بێ و زیاتر خۆی دەوڵەمەندکا لەو بوارە دەستەکان خۆش بێ پرسیارێک هاتووە ئەڵێ ئەی چۆن زۆر بنووسیت و نەتەوێ ببی بە شاعیر واتە بیوێ بەردەوام بنووسێ بەس نایەک شاعیرێ دەرکەوێت ئەوە هەستی خۆیەتی ئینسان ینی ناتوانێت تۆ ناتوانێت ڕێگری لە هەستی خەڵک بکەیت یعنی هیچ کەسێک ناتوانێت ئەسە من شاعیریش نەبم هیچ کەسێک ناتوانێت بە من مەڵێ مەنووسە بەڵام خۆی گرفتی نووسینەکە ئەوەیە کاتێک ئێمە وەزارەتی ڕۆشنبیریمان لیژنەیەکی نییە ئەم نووسینانە پاڵفتە کات و بڵین لە بێژنی با ئینجا چاپی کات اینجا کە ئەمە ئەدەبیاتی کوردی خسۆتە گێژا و خسۆتە قەیرانەوە ینی تەماشاکەی ئەم هەموو کتێبە هەیە ئێمە ساڵان کە ئەگەڕان مەکتەبەیەک بەقەدەر ماڵێکی ئێستا مەکتەبەی بازار بەقەدەر ماڵێکی ئێستا کتێبی تیان نەبوو بەڵام کتێبەکانی هەمووی بە نرخ بوون هەمووی زانیاری تیا بوو هەمووی هەم لە بواری شیکاریەکانە هەم لە بواری شعرە بەڵام ئێستا یعنی بەڕاستی کتێبخانەی وایە بڕۆ بە سیارە کتێبی لێبارکە هەمووی ڕەنگە کتێبی چەند نووسەرێک یا چەند شاعیرێک بڵێن کۆنەکانە ئەمانە زۆر سود ببەخشێ ئەم چاپکردنە زۆر غەڵەت هەرخۆی چاپ من ئێستا چەندێکە تا ئێستا شعرێکم چاپ نەکردووە چونکە چاپکردن لە کۆتایی ئەبێ بە نازنامەی کەسەکە من ئێستا تەماشاکە ئێمە من تقریبا لە 1970 تقریبا 30 ساڵ 35 ساڵ بەڵێ تەمەنێکی زۆرە بەڵام هیچ بەرهەمێکی چاپکراوت نییە بە تەماژنیم بە مزوانە بەڵام بۆ سەردەمی خۆی ئەو توانی چاپێکی باشت هەبێ بۆ نمە لە ماوەی ئەم 10 ساڵەیە کتێب زۆر بۆ هیچ کەس خوێنەری نابێ بەڵام خۆی کێشەکە ئەم زۆریەیە کاتێک کە تۆ کتێبێکە چاپ کرد ئەبێ بە نازنامەی تۆ ئینسان یعنی تۆ تەماشای شاعیرەکان کە مەگەر ئەوانەی کە تەمەنیان زۆر بوو بێ و لە کۆتایی وازیان لە نووسینە نابێت بە سەرینی خۆیان کتێبیان چاپ کرد بێ ئەگنا هەمووی لە دوای چاپ کرد چونکە ئینسان شاعیر دایمە کامڵ نییە هەمیشە کامڵە بێ من ئەمڕۆ سبەی ئەمڕۆ لە دوێنێ باشترم سبێنێ لەمڕۆ باشتر من یعنی تۆ کاتێک کتێبێت چاپ ئەەکەی ئەبێ بە نازنامەی تۆ هەموو خوێنەرێک زانیاری و علم و شارەزایی تۆ بەلاغەتی تۆ لەو کتێبەوە خوێندنەوە نەک لە ناسینی منەوە ئێمە ئەو شاعیرە بە ڕێزانەی کە پێشتر
بەرهەمەکانیان بۆ ئێمە ماوەتەوە ئێمە هیچیمان نەدی و قسەشمان لەگەڵ کەسیان نەکرد ئەمە لەسەر بەرهەمەکانیان هەڵانە سەنگین شاعرێکی چۆن بوون کاتێک کە تۆ کتێبێک چاپەکەی یعنی معقول نییە تۆ دوای 6 ساڵ بچی خۆ کتێبەکە بۆ کۆ ناکرێتەوە بەڕاستی بیدڕی یعنی ئەمە منهەجی مەکتەبیش نییە ساڵ بە ساڵ تۆ بیگۆڕی کتێبەکە ئەوە لە وەختێک تۆ جارێکی چاپی کەیتەوە ئینسان بەڕاستی کاتێک کە ویستی نیەتی هەبوو کتێب چاپکە ئەبێ بە تەواوەتی دڵنیا بێت لەوەی کە ئەم بەرهەمە کامڵە اینجا یعنی زۆر بە شانازی شەوانەیە ئینسان ئەبێ دڵی ئەوەنە گەوری بە پیشانی خەڵکی شارەزایی بە هەم لە ڕووی بەلاغەوە هەم لە ڕووی شارەزاییەوە هەم لە ڕووی زمانەوانی و ئەوانەی کە زۆر شارەزان لەو بۆرە پیشانی باقی چێکە اینجا بتوانێت کتێبەکە چاپکە ینی کتێب بە وستانایە بە چاپکردن زۆر غەڵەتەکە کاشم گەلم ڕەو تێبینی بە ڕێستانمان گرت بەڵام ئێمە شوێنێکمان هەیە بە نێوی یەکێتی نووسەرانێک و کە نووسەرانەوە شوێنە بە شوێنی خۆیان نەزانن یەکێ لە مەرجەکانیانەوە بوو لە ماوەی ڕابردووە ئەبێ نووسەرەکان دوو کتێبیان هەبێ ئەو ساتوانن ناسنامی ئەمێکی تیان هەبێت بۆ ئەمەیان ئەڵێ چی بەڕێز بڕوا بکە من شاعری زۆر باش ئەناسم نە حەزی لێ ئەندام بێت و نە ئەژبێ بە ئەندام یعنی ڕەنگە من ئەم قسە تۆزە ناخۆشیش بێ ئەیکەم یعنی ئێمە لە هەموو چەمکەکانی ژیانە کۆمەڵەشت هەیە زاڵە بەسەر ژیانی ئێمە ئەگەر بزانی یعنی خەڵکی شتیا و لە شوێنی شتیاودانراوە بەڕاستی یعنی باشە ئێستا ئەندامە بە ڕێزانەی نووسەران من ڕێزم هەیە بۆیان و زۆر خۆشحاڵیشم بەڵام من ئێستا بۆ نمونە پێم خۆشە من دەشتی عەربەرم ئەم کابرای لێکۆڵینەوەی لێ بکە شی کاتەوە بووم باشە من ئەم شعرا ئەنووسم نازانم ئەم پیاوە ئەبێ کێشەکەی بزانێ ئەبێ قاڵبەکەی بزانێ ئەبێ زۆری شعرەکەی بزانێ ئەبێ غەڵەتەکانی بزانێ ئەبێ بەلاغەی بزانێ اینجا زمانی شعر زمانی ئەم زمانە نییە کە ئێستا خەڵک پێنووسێ بەڕاستی جیاوازی نێوان زمانی شعر و زمانی قسەی خەڵکمان بۆ پێی مامۆستا خۆی بەلاغەتی شعر جیاوازە بەلاغەتی شعر و پێشبینی شاعیر جیاوازە ئەمە بەدەست خۆی نیە بە ئیلهام یعنی ئەمە من شاعرێک بەدەست خۆی نییە کە بەڵێ پێشبینی ئەکا 10 ساڵی تر چۆنێت تۆ ئێستا شاعیر هەیە 100 ساڵ 150 ساڵ 200 ساڵ 300 ساڵ پێش ئێستا شعری نووسی و ئێستاڵی بۆ ئێستا نووسراوە ئەمە بەدەست خۆی نیە ئیلهامێکە کاتێک کە شعر بە ئیلهام ئەنووسرێ تۆ تەنها کارکتەرێکی ئەینووسیتەوانێت تۆ دوایش خۆ ئەیخوێنیتەوە وەکو خەڵک چێژی لێبینی وەکو بەڕێز تاماشتان پێداوە کە فێرکەتان دروست کردووە بۆ ئەوەی لاوەکانمان بۆ ئەوانەی دەسەدەنە قەڵەم ئاگاداری ڕێسا و یاساکانی شعر بن ئایا ڕێسا و یاساکانی شعر شارەزابوون لەمە هۆکارە بۆ بوون بە شاعیر نە وەکو عەرزم کردی ئینسان هەموو کەسێک ئەتوانێت فێری یاسا و ڕێساکانی شعر بێ ئەتوانێت هۆنراوە بنووسێ ئەتوانێت هەڵبەستیش بنووسێ بەس قەت ناتوانێت شعر بنووسێ چونکە شعر کە تۆ پۆلێنیکەی شعر و هەڵبەست و هۆنراوە سێ بابی زۆر جیاوازن زۆر باشە خۆشەویستان دەتوانن بە ژمارە تەلەفۆنەکانی 1970 471 5264 یاخود 1950 یاخود 1970 891 پەیوەندیمان پێوە بکەن ژمارە 75 واتسەپی هەیە کۆڕەکە کەشمان ڤایبەری هەیە دەتوانن ئازیزانی دەر و ناوی وڵات پەیوەندیمان پێوە بکەن پەیوەندیەکمان هەیە کاگڕەند لەسەر هێڵە با بفەرمێت کاگڕەند سڵاوت لێبێ سڵاو لە هەموو گوێگر و بیستەرە ئازیزەکانی ڕادیۆ گەڕیان سڵاو لە تاکاشم و مامەجەزای گوڵ و دڵ دەستخۆشیتان لێ یەکەم و بەخێرهاتنی ئەو مامۆستا جوانم شەکەم یاخوا بەخێر بێ ئاسیسمان خۆشحاڵی بە پەیوەندیەکەت قوربانگیە و منیش بەندە شارێکم پێشتر مامۆستا هیوادارم بە دڵی بێ و بەدڵەوە لەگەڵ مامۆستای گوێبیست هێبین بفەرموو قوربانگیە فەرموو عاشقی تۆم و چاوکاڵ بۆ بە دەرم نازانی چاوەڕێی تۆم و لە ژیان نا ئەمی دڵما تۆم هەبێ لەو ژیانە نەبی خۆشم حەزەکەم هەموو جارێ یادێک لە تۆکمەوە وەکو زاران دڵت بەلام بێت و عاشقی هەستەکەم تۆم زیاتر لە خۆم خۆشترێت و شەیدا و شێتی تۆم دڵم پێ بگە جارێک
چونکە من عاشقی تۆ. دەستەکانت خۆش بێ. دەستت خۆش بە. کاکە یاسیس پرسیارت چییە بۆ مامۆستا دێنشی قەرداخی کە ئەمڕۆ میوانە لامان ئەمڕۆ بە ئەم قسە و باس و خواسە جوانانە بە شعرە جوانەکانی بەرنامەکەی ڕازاندۆتەوە پرسیارت چییە بۆی کاکە یاسیسمان؟ من یەک پرسیارێکمەوە ئایا ئەوەی ئەبێتە شاعیر یعنی مەردە بنووسە یاخود ئەوە هەستێکە و بەس لەناو ناخیاتی؟ باشە کاکە باشە، گیان دەست دەستت چاوە خۆش خۆش بێ. سپاس بۆ پەیوەندیەکەت ئێوارەیەکی ئاڵتۆنی تەبێت. دەستەکانت خۆش بێ سپاس بۆ تۆ. تا پرسیارەکەی وا لێ بکەین ئەتوانین بە هەموو کەس بڵێن شاعیر. ڕاستی من دەنگەکە وازەح نەبوو لە سەرەتاوە ئەوەی ئەو بە ڕێزە خوێنراوە بوو بەڵام هیوادارم ئەگەر ئەنووسێ هەر هیچ نەبێ فێری ناسینی بڕگە و پیتەکان بێ دەنگەکان بێ چونکە ئەوە زۆر زۆر ئەوە سەرەتایی ترین یاسایەکە ئینسان فێر بێ بۆ نووسین سەرەتایی ترینە چونکە گرێ لە هیچ نەبێ لە هۆنراوەکان نایەڵێ ریتمێکی ئاتی هەتاوەکو حەدێک ئینجاکە هەوڵ با وشە بگونجێنێ چونکە هۆنراوە بێ وشە بگونجێنی وەکو شیعر نییە. بۆ پرسیارەکەشی من وابزانم بیرم یەکەی بوو بۆم باس کردی یعنی من یەقینم هەیە دڵنیاییم هەیە ئێمە لە پێش بێسارانی و لە پێش مەولەوی و لە پێش نالی و لە پێش مەلای جەزیری و ئەوانەوە شاعیرمان هەبووە و ڕەنگە لە شانی ئەوانە و زۆر باشتریش بوو بێ بەڵام لەبەر ئەوەی هیچ شتێکیان نەماوە شوێنەواریان نەماوە چونکە ئەگەر ڕەنگە لە زمانی بێسارانی و لە زمانی مەولەوی و لە زمانی نالیە لە دەیەکە خوێنەوارێک یا دوو خوێنەوار هەبوو بێ ڕەنگە لە زمانی پێشترا لە ناوچەیەکە خوێنەوارێک هەبوو بێ. اینجا وەسیلەی نووسین و وەسیلەی ئەوشان نەبوو اینجا وەسیلەی پاراستن نەبووە یعنی ئێستا مە بەس چیا بزانین کابرا شاعیرەکە هیچ نەنووسێ بۆ ئەمڕۆ گرنگە بنووسێت و پیشانی خەڵکیشی با و هەڵیش سەنجێنرێ چونکە تۆ ئێستا ئەگەر ئەم بەڕێزە یا هەر بە ڕێزێکی تر کە پەیوەندی بکە یا پەیوەندی نەکات شاعیری بۆ شاعیرێکی زۆر زۆر باش بێ کە هیچی نەنووسی بێت و هیچ نەخوێن بێتەوە تۆ بڕێت لەسەر چی ئەیت خۆمە علمی غەیبمان پێ نییە دڵی خوێنینەوە. زۆر باشە با بچینە لای چەندین بەرهەمی تر بەرهەمێک چەندین چەندین بە دوای یەکە من ئەم وڵای هێ ڕەنگە شعرەکان تۆزە درێژن بەشی ئەمانە کە ئەم قاڵ بە شعرانە خۆم دروستم کردوون خۆم دامناونیانی پێشتر نەبوون ئەمەی کە خوێنمەوە ئەمیان کە ئێستا بۆم خوێنی تەوانێ ئەمە تیباق بەند بوو ئەمەی کە بۆم خوێننەوە تیباق بەند بوو ئەمەی کە ئێستا ئەی خوێنمەوانێ بەڵێ تەوکید ئاراییە بڵێ تەوانم تەوکید ئارایە خۆی کێشەکە حەزەکەی دوای لەسەر ئەو شانە قسەکەین تەوکید یعنی جەختکردنەوە طبعا ئەمە ئێستا بۆ نمونە زۆر شاعیر هەیەی بەستەنیا لە میسراعەکە بەکاری هێناوەکو مامۆستا هەیە من ئەڵێ هەر نەهاتوو هەر نەهاتوو هەر عفو دێم و دێم و دێم و دێم و دێم و دێم باشە ئەمە تەنها لە میسراعەکە بەکارێناوە تەوکید ئەمەیە کە جەختەکاتەوە لەسەر وشەیەک چەند جارێک تەوکید هەیە بۆ نمونە لە چوارینەیەکایە لە میسراعی کۆتاییە سێ جاریە چوار جار بە پێی تەفعیلەکان یا بە پێی پێکان تەوکی دەکاتەوە هەر تەوکیدێکیان عیبارەتە لە جەختکردنەوە لە میسراعێکیان نەک لە یەکدانیان بەس من نەدیومە لە هیچ ئەدەبیاتێکی عەرەبی و فارسیشا لە کوردیشا تەوکید ئارایی بەم شێوەیە یعنی کامل شعرەکە تەوکید ئارایی بێ. کاکجەزا هەمیشە جێدەسی دیارە زۆرمانوە ینی بەدەستخۆشی بەڕاستی هیچ کەس حەقی خۆی نهاتیە یعنی ئەم هەر وەکو تەمەنێکە لەگەڵیایە وەکو ئەزمونیش وەکو ئەو تاموچێژش کە بە مۆسیقایات من مجامەلەشم نییە ئەوم باشە دەسە ماسکەم چاوەڕێ بووم گوڵ لە پەرژین یاخی بێت و بێتە ڵات نەکەم ئیتر بەبەردی ئەلحەدی ئەشقی فەنات داری بێبەر بوو خەیاڵم چاوەڕێم ئێستەش کەچی هەر نەهاتوو هەر نەهاتوو هەر نەهاتوو هەر نەهات ڕێم بە تاریکی دەپێوە سەر لە سەودای مەهجەبین چاو لە نووری چاوی ئەو بووم دەم بەدەم و سات بە سات دڵ لە وەسڵی ناومێد بوو مانگی تاری بەختی من هەڵ نەهاتوو هەڵ نەهاتوو هەڵ نەهاتوو هەڵ نەهات
باخی سینەی ئەو کەجاران ساڵی حەوبەری ئەگرت ئێستا بۆ زڕ بوو لە بەختم وەک بەهارێکی نەهات من لە باغی حەوبەری ئەو بەرەی بۆم مایەوە هەر کەبات و هەر کەبات و هەر کەبات و هەر کەبات من کە گونجی سێڵی سینەی ویم بەلێوم بەرئەدا هەر شەراب و شیری جەنەت جاری بوو بێسات و کات قەت نەبوو ڕۆژێ لە ڕۆژان نۆبەداریم لێ بکات هەر ئەهات و هەر ئەهات و هەر ئەهات و هەر ئەهات ڕەحمی خوا زۆرێ بەسەرما دادەباری بێشومار غەرقی ڕەحمەتی ئەوین بووم شاد و مەسرور بووم لەلات خەم بە ڕێکەوتیش بەلامە ڕاگوزەروەن بوو لە جێی هەر سەفات و هەر سەفات و هەر سەفات و هەر سەفات بۆیە پیشەی ئەو دەمانەم هەر نزاب و نازەنین بۆ ژیانی جاویدانەی باوەشی میهر و وەفات سەر لە فکری جوانی تۆدا جام و دەم بە ویردی حەق هەر سەنات و هەر سەنات و هەر سەنات و هەر سەنات ئەو نەزایی فەرزی عینە من کە بیکەم ڕۆژ و شەو سوژدە نەبوێرم لە نوێژی سونەت و فەرزی بەکات یوسفی بیرم لە کەنعان تاکە هیوام بۆ ژیان هەر نەجات و هەر نەجات و هەر نەجات و هەر نەجات ئەو نەوایی هەست و سۆزم هۆگرێتی وەک مناڵ ڕۆح و خانەی گوێچکەکانم چاوەڕێی بیستن ئەکات تا لە لێوی تۆ ئیجابێ ئەی گەروژەی ژانینەی هەر سەدات و هەر سەدات و هەر سەدات و هەر سەدات ئەی تروسکایی ئومێدم جێتەماعی چاو و دڵ حەسن و حاجاتی نەجاتم سێبەر و سایە و سەرات نەور و نەرمانی تەراسوب لێی بژم بێتر سوبیم هەر پەنات و هەر پەنات و هەر پەنات و هەر پەنات وام لە دەرکەت تاک و ئەمرم من حرام و تۆ حەریم ئەی شەهەنشاهی شەفیعم سەد کەڕەت گیانم فیدات تاجی شاهی دادەنێم و ئەبمە خادیمت ئەمن هەر گەدات و هەر گەدات و هەر گەدات و هەر گەدات عمری جوانی خۆم بەبادا هەر لە پارێز و بنا باڕی بێخاڵ بووی خەریکم چێ دەکەم لانە و پەنات بۆ ئەوەی تۆم بیبەنێ چیر چاوەڕێ بووم بۆ هەلێ هەل نەهات و هەل نەهات و هەل نەهات و هەل نەهات خۆ ئەیوبێکی گرفتار هەم دیسان نایێتە بوون تا بکێشێ جەوری جوانیت ناڕەزایی دەرنەبات لێوە بوو کاسەی قەرارم نەمدی شادی تا بەکەی هەر جەفات و هەر جەفات و هەر جەفات و هەر جەفات دێنشینت چاوەڕێ بوو بێتە دیدادی ئەشق تا سکاڵای نائومێدی و دڵشکاوی لێ بکات واتە من ڕووی کردە مەوت و چاوەڕێم بۆ دادی حەق حەق نەهات و حەق نەهات و حەق نەهات و حەق نەهات والله ئیتر ئەوان بە بەسپای گەورەیە سەلامت بێخوا سوپاس دەکەم لێوەی بێخوا ئەمە لە قەڵبی شعرایان خود لە شعر دەرچووە بۆ تەقەسیدە ئەمە قەسیدەیە چونکە وەکو پێشتر پێم وتن شعر هەتا وەکو 12 بەیت شعرە ئیتر لە 8 بەیتەوە تا 12 بەیت شعرە ئیتر لە کورترا هەیە سوارینە هەیە 5 خشتێکی هەیە 6 خشتێکی هەیە 8 خشتێکی هەیە 12 خشتێکی هەیە بەڵام ئیتر پۆلێن ئەکرێ تاوەکو 12 بيت كبي سوسوان مصراع كاي سوسوان نيو بيتك لا الشعر عاملته ولا قلب الشعر عاملته دواي ابي بقصيده كدر يشتربوا يعني ابي بتشيرو كالشعر يعني ابي بالشعر والشعر زول دريش بيته يسبون منا هميشه وبهاري مع موسى حم عليمة وش ما هي رانا هم كان متابعة فيديوهاتن لي وبي او بو بتشيرو كالشعر دولو دريش پەیوەندیەکی ترمان لەگەڵا کاک ئەحمەدمان لەگەڵا کاک ئەحمەد کۆژناوەتی کاک ئەحمەد سڵاوت لێوێ ئەم کاتی تۆش باش دەستی تۆش خۆش بێت میوانی ناڵێن میوانان خۆش خاوەنە بەس ڕۆ میوانی بەرنامەکەی مامەد بەزای عەزیز میوانە خاوەن ماڵە هەموو شتێکە خۆشەویست پێمە کاک ئەحمەد یان چیتە پێشکەشماکەی چ پرسیارێکت هەیە بۆ میوانە بەڕێزەکەمان مامۆستای قەرەداخەیەکە لە مامۆستای بەرزەکان بۆ مامۆستای خۆڵەتی سپاس بە سەرکەوتووری
سپاس دەکەی تێک زەبەردەست ئەگەر کاتە بێ بخوێنەوە مەمنونە فەرمو فەرمو عزیزی خۆشحاڵە بێ خۆشحاڵی بەبەرچاومەوە ڕۆژانە دووکەس ئەبێت سزەی زەرگم کە ئەدوینم بە خەمۆکی نیم نەقەم ئەبێت بەبەرگم تۆ دڵێکی بچوکتت ئەبەی بەڵام کردێتە بشتی باش بەشێکی سپی وەک بەفر بەشێکی سپیا و سار و ڕەش بچووکی بەڵام بیرکردنەوەت جیایە هەندێک جار پڕی لە هیوا هەندێک جاری نامۆتە هیا یەک ئەڕوانم بەکسەوە هێدی دڵم ئەفریتێ نازانم ئەس چارەنووسی پەلپێت بەکا بەرەو تێ هەتا من بمێنم بۆ تۆ قەبمە قەوت لێ ناگەڕێن بێت تۆ ڕێنی زەردەخەنەی لێوەکانت ناهێڵم بکەنیتەوە لە ئاز زۆرداری ژیان هەتا ئەگەیتە ڕاستەڕێ و بەگەیشتن بە کۆماری نان ناهێڵم بکەنیتەوە لە ئاز زۆرداری ژیان هەتا ئەگەیتە ڕاستەڕێ گەیشتن بە کۆماری نان خەجاڵەتم لە ئاس مامەدەزا و تێکستەی مامەدەزای ئازیز بخوێنمەوە مەمنونیا و کاتی خۆی پێشکەشی کردم منی لێرە تۆ خوێ مەکە بە برینە کاکە چیترت هەیە قوربانگیان والله بەس ڕێز خۆشەویستی بێەوە و لە کاتم گەتن کاتێکی خۆشە ئێوە سەرکەوتو بن زۆر سپاس بۆ پەیوەندیە خۆشەویستی کاکە ڕێز سمەتگیان قوربانگیان. سپاس دەکەین خوات لەگەڵ بێ زۆر سپاس کاک جەزاگیان تۆ بەردەوامی بە نیشتمەلای بەندی ئەوینی مامۆسادێنشین مامۆسادێنشین لە بەندی ئەویدا فەرمێت تۆ ناتوانی یەکەم نیگات لە ئەندێشەم بسڕیتەوە تۆ ناتوانی یەکەم نیگات لە ئەندێشەم بسڕیتەوە مڵکی دڵت پێفڕۆشت و ناتوانی لێم بکڕیتەوە تۆ ناتوانی یەکەم نیگات لە ئەندێشەم بسڕیتەوە مڵکی دڵت پێفڕۆشتوم ناتوانی لێم بکڕیتەوە پیت بە پیتیە و بەڵێنم بە خوێنی دڵ بۆ نووسیوی چۆن ڕێدەم جارێکی تر ئەو قەواڵە بدڕیتەوە تۆ ناتوانی یەکەم نیگات لە ئەندێشەم بسڕیتەوە مڵکی دڵت پێفڕۆشتوم ناتوانی لێم بکڕیتەوە پیت بە پیتیە و بەڵێنم بە خوێنی دڵ بۆ نووسیوی چۆن ڕێدەم جارێکی تر ئەو قەواڵە بدڕیتەوە هیوای دڵی من دارێکە سێوی باڵای تۆ بەرێتی هیوای دڵی من دارێکە سێوی باڵای تۆ بەرێتی چۆن بتوانم ئازادت کەم کە ئەو دارە ببڕیتەوە دڵم ئێستا قەفەسێکە بۆ بولبولی ئەوینی تۆ ڕۆحم دەرچێ لاشەم بخۆی هەر ناتوانی بفڕیتەوە دڵم ئێستا قەفەسێکە بۆ بولبولی ئەوینی تۆ ڕۆحم دەرچێ لاشەم بخۆی هەر ناتوانی بفڕیتەوە دڵم داوی داوێن گرە ئیتر هەرگیز تۆ بەرنادا دڵم داوی داوێن گرە ئیتر هەرگیز تۆ بەرنادا بچیتە سەر چڵێکی تر ئاوازەتر بچڕیتەوە تۆ ناتوانی یەکەم نیگات لە ئەندێشەم بسڕیتەوە مڵکی دڵت پێفڕۆشت و ناتوانی لێم بکڕیتەوە ما وەکو عریزەی کابرای ماڵسووداوەکەی لێها جارجار بیرمە چۆم و خۆزگەهی من بووە ئەمە خۆش بخوێنەوە دەوەتیان کابرای ماڵی سوتا بوو چوو بە عریزەکەی دو هەر بووی باس کرده بوو ئەوش ئەمەە بە جوانی بۆی هۆنیەوە کە بۆی خوێنەوە وتیت باز لەوەی من بنە توخواتەوە ئیش ئەو پیاوە ڕایەکەکە باشێکەکەی مامەسامیش بۆی ئەوە من خوێندەوەمەوە لێرە بپەڕمەوە بۆ عەشق لە دیدی مامۆستا دێنشین قەرەداخی و لە ئەدەبیاتی دێنشین قەرەداخیە چۆن تەفسیری دەکەیت و چۆن لی دەڕوانیت و چۆن خۆی جێکردوێتەوە لە نێو شعرەکانی تۆدا لە نێو نووسیرەکانی تۆدا خۆی نەک بۆ شاعیر بۆ
هەموو مرۆڤێک دووشت کە ئیدامە بە ژیانە عەشق و هیوایە. عەشق نەک بەو مەرفومەی کە ئێستا بڵێن زۆر ناشرین بووە لە بەرامبەر دوو ڕەگەزی جیاوازە پێناسەی بۆ ئەکرێ. عەشق بەو ئامانجەی کە تۆ ئەتەوێت پێ بگەیت و خۆشتەوێ. ئیتر ئەم ئامانجە کەسایەتی خۆت بێ، پیشەکەت بێ، نیشتمانەکەت بێ، هەر شتێک بێ کە تۆ وێنەیەکت بۆ کێشاوە عاشقیت. وێنەی شتێک لە خیاڵی خۆتا کێشات و عاشقی ئەم شتەی ئێستا بۆ نمونە زۆر کەسی عاشقی پیشەکەی خۆیەتی، ئەمە نە عاشقێتی، یعنی هەتا زۆر جار ئەگەر ئیسفایی مادیشی لێ نەکازارێشکە ناتوانێ وازی لێ بێنە. کۆمەڵێک هەیە خەڵک عاشقی باخەکەیەتی، خەڵک هەیە عاشقی مەڕووماڵاتەکەیەتی، خەڵک هەیە عاشقی هاوڕێکەیەتی، یعنی چەند جار زەرەری لیا دڵی ێشێنێ ئەمەی خۆشەوە ناتوانێت دڵی بێشنیا لێ دوورکەوێتەوە. نەک بەو مەرفومەی کە ئێستا عاشق خۆی عاشق وشەیەکی غەڵەتیشە بە عاشق لە عیشا قاتۆ لە گیربوون وشەیەکی عەرەبێک کە دووشت گیرە بێت لە یەک، یعنی عاشق بەو مەنای کە ئاوێتە بوون لەو وەریان گرتووە. ئەجنا خۆی عاشق بۆ ئەو مەرفومە ئەسڵەی خۆی نییە کە لە نێوان دوو شتا بێ پەیوەست بێ. بەڵام وشەکە لە کۆنەوە تقریبا ڕەنگە بڵێم مێژوەکەی بۆ هەزاران ساڵ بێ لەناو عەرەبەوە گوێزراوەتەوە بۆ ئەم کایەیە. چەمکەکەی تریان هیوایە، یعنی ئینسان کە بێ هیوا بوو هەم دەرونیان ئەڕوخێ، هەم ڕەنگە بڵێم یعنی کار لەسەر هەموو کایەکانی ژیانەکە، لەسەر تەندروستی، لەسەر ژیانی، لەسەر تەمەنی، لەسەر هەموو شتێکی کابرا بۆ نمونە بێ هیوا بێ. بەڵام کابرا هیوای هەیە، بۆ نمونە ئەمڕۆ نەخۆشە هیوای بەوەی چاکە بێتەوە، ئەمڕۆ زەرەری کردووە هیوای بێوەیە سبەینە ئەم بارە ناڕەحەتی لەسەر لە ئاسیە. ئەمڕۆ بۆ نمونە ژیانێکی ناخۆشە، سیستەمێکی ناخۆشە، ئەگەر هیوای نەبێ ئەمە چاکە بێ ناژیت. جا خۆی عەشق و هیوا دوو چەمکن کە هەموو مرۆڤەکان پێوەی ئەژین، نەک تەنها شاعیر، نەک تەنها هونەرمەند، نەک تەنها سیاسی، نەک تەنها ئەو کەسە کۆمەڵایەتیانە. مامۆستا جیاوازی نێوان عەشق و حەز من ئەمە ڕای خۆت بوو، بەڵام من پێم وایە زۆر جیاوازن. من عاشق بە کارەکەمم، بەڵام ئەو عاشقە نییە کە هەمە بۆ ڕەگەزێکی بەرامبەر. ئەمە ئەچێتەوە بابی ئەوەی کە من حەزم لە کارەکەمە، نەک بۆ جۆرێکە عاشقی بە. حەز شتێکی کاتیە، حەز شتێکی حەز تێرکردنی ئەو فەراغەیە کە تۆ نیتە، ئیتر لە خواردن بێ لە باشەکەەوە تێمەتوانین حەز بەکاربێنین بۆ هەموو شتێکی تر، بەڵام کەوتمان عاشق قەبێ بەکاریبێنی تەنها بۆ ڕێگەی بەرامبەر. ئێستا ئەگەر تۆ تەماشاکە ئێمە ئەگەر ژیانی کۆمەڵێک کەسایەتی هەم سیاسی، هەم ئاینی، هەم کۆمەڵایەتی بخوێنینەوانە هی یا بیستی بێتمان دەماودەم، یعنی خەڵک هەبووە ئەوەنە ئالوودە بوو پەیوەست بۆ بە شتێکەوە وازی لە ئەسڵ لە زەواجکردن هێناوە بیری نەبوو. یعنی وازم ئیمامی تەبەریە وەختی خۆی پرسیاری لێکەن ئەمری 70 ساڵ 75 ساڵە ئەڵێ بۆ ژنێڵە لە وەختی خۆی بیرم نەبوو، ئەوەنە ئالوودە بوو بە تەفسیرەوە. باشە یان خەڵکێکەیە ئێستا ئەوەنە ئالوودەیە بە ئیشەکەیەوە بیری ناسیان خۆمان هەر لە تەمەنی خۆمانە زۆر کەس ئەزانین ڕەنگە تەمەنی زەوازی 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵی بەسەر چوو بێت و هیچ مشکلێکیشی نیە، نە لە ڕووی جنسیەوە، نە لە ڕووی جەستەوە، نە لە ڕووی مادیەوە، نە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە. بەڵام لەوە چێ ئەمەە مەشغوڵ بێ بە شتێکەوە، منە عاشقی بۆی هەبێ ئەمەی چونکە ئەوی خۆشەویسترە لە لای ئێمە بەلامانەوە گرنگ عفۆن ئێمە بەلامانەوە گرنگە بەڕێزت وەکو شاعری پێناسەی ئەو عاشق حەقیقیمان بۆ بکەی، وەکو چۆن بە نمونەی لەیل و مەجنون، بە نمونەی شیرین و فەرهاد، ینی پێناسەیەکی ئەمەمان بۆ بکەی. وەکو ئەرزم کردی ئەمە عاشقە لە بینی دوو ڕەگەزە، بەڵام هەر ئەم عاشقە خودی ئەم عاشقەش کە ئەوان هەبووە چەنەها کەس هەیە هەر ئەم عاشقی بۆ شتێکی تر هەیە. من وەکو ئێستا پێشتر بووم باس کردی، یعنی کابرا هەیە پیشەوەرە، پیشەکەی ئەمە نەخۆش ئەوێ زەرەری لەسەر ئەکا، ماڵەکەی ئەسووتێ وازی لێ ناهێنێ. یعنی چۆن کابرا هینی لەیل و مەجنونە لە چیرۆکەکە کە نووسراوە باشە، کاتێک کە ئەچن شەڕی لەسەر ئەەکەم ئەڵێ ئەوانە مەکوژن خزمی لەیلایە، ڕاست باشە. یعنی کوێرە بێ وەکو کوێربوون کوێرە بێ ئینسان، یعنی هەموو شتێک مێشکی تەرخانەکە بۆ ئەو شتە، مێشکی هەموو سەرنج و تەوەجوه و بیرکردنەوە هەموو شتی عاشق بەو شێوەیە کە تۆ لە 180 بیرکردنەوە و تەوەجوهەکانی مێشک لەسەر شتێک کە ناتوانانی وازی لێبێنی شەکانی تر فەرامۆشەکەی خۆی عاشق کە ڕاتە کێشێ بۆ شێ لایەنەکانی تر فەرامۆشەکە. یعنی ئینسان هەیە ئەوەنە عاشقی خوێندنەوەیە بڕۆ شەو ڕۆژێک 15 ساعت 16 ساعت 20 ساعت
ئەخوێنێتەوە نانەکەی بۆ دەنێن چەند جا چاکەی بۆ تێکن قاوەکەی بۆ دەکەن سار دەبێتەوە نایخوا ناخوا ئەمە دەلالەتی لەسەر باری کۆمەڵایەتی کردووە لەسەر ژیانی خۆی لەسەر پاکوتەمیزی خۆی لەسەر خواردنی خۆی لەسەر تەندروستی خۆی ناتوانێت وازی بێن عشق بۆ خۆ من نە ڕەگەزێکی بەرامبەرە نەیشێک بەس کاتێک کە تۆ عشقی شتێکە بی عشق ئەوەیە کە تۆ لە سا هەشتای مێشک زیاتر ئالوودە بێ بەو شتەوە هەموو شتەکانی تر فەرامۆشەکەی لەم نێوەندا جیازینەوە خۆشەویستی و عشقمان بۆ بکەین خۆشەویستی تقریبان وەکو حەز وایە خۆشەویستی وەکو حەز وایە یعنی ئەکرێ ئەو ڕەهەندە بگۆڕێ ئەکرێ ئەو ڕەهەندە بگۆڕێ یعنی ئێستا بۆ نمونە با بێخەنە سەر ئەو بارێک کە هەر ئێوە زۆر توانی هەر بڵێ حەزە بە بۆ نمونە تەلەبەی بەڕێزی جامیعان لە زانکۆکان هەر کەسێک ئەبینێ معجیبە پێی خۆی حەز زیاتر یا خۆشەویستی معجیببوونە پێی بە هەڵسوکەوتی بە کەسایەتەکەی بە شتێکە باشە بەڵام چەند ساڵێک لەگەڵا بێت و لەم بە باشتر نازانێت کەسێکی تر بەڵام کەسێک ئەبینێت لەم باشترە ئەم ئێمارەکە بۆ کەسێکی ئەمە حەز و خۆشەویستی بەم شێوەیە بەڵام عشق وانە لە سایە هەشتا لە عشقەکە ژیاوە واللهی من وەکو ژیانی خۆمان ئێستا ڕەنگە ژیانی هەر کەسێک لە تاکێکی تر جیاوازتر بێ من نازانم چۆنی ئەبێ خەڵک ئەوە هەڵسەنیانە بەڵام ئەوەی کە من خۆم زۆر وابەستەم بووم پێوەی لە مناڵیەوە ئەوەی کە بەدوای شعر نووسین و بەدوای ئەوانە گەڕم بەدوای یاسا و ڕێسای شعرە بەدوای شارەزابوون لە شعرە بەدوای ئەو کەسێک کە وشەیەکی پێ بوو بێ یعنی من زۆر لە برادەرەکانم شایەتن و شایەتی زیندوشن وەختی خۆی ساڵی هەشتا و حەوت بوو لە سەر شەقام لەسەر عارەبانەیەک ئەو ساڵیتر وا بوو پاقلە و شتیانە فرۆشت چون پاقلەم کڕی کتێبێکم بینی وەکو ئەمانە ئەو پەڕەی کە بۆی تێکردم شعر بوو یعنی ئیتر ئەو ئەم کابرایە قورئان ئەسووتێنێ بەلامەوە ئەو نەیەزانی کابرایەک بوو کاسب بوو تم ئەمە چەنە پیاوە کتێبانەوەی یەکی سەفرسم پیاوە تو کاکە من سەفرسەکەت هەمێ بێ بنوتی ئەخر لێم کردو تو مشکلە نییە هەتا ئێستاش ماوە کتێبەکە ماوە لە چانتایەکی تۆڵی شاپاراستومە بەڵام چەند پەڕەیەکی لێ کردووە هەم لەم دیوی هەم لەو دیوی شانسەکە من هەر لە دیوێکی دای نەنابوو لە هەر دیوی لێکاتەوانێ ئەم دیوی کردبوو بۆ خۆی قوتابخانێکی زۆر گەورەی ئەو کتێبە شعری کۆن و نوێ کۆکردنەوە نووسینی ئەبوو بەکر هەوریە ساڵانێکی زۆر ئەگەڕام بە دوای ئەو کتێبە کە بە کاملی دەسم کەوێ دەسم ناکە و یعنی شوێن نەبوو هەم لە کتێبخانەکان هەتا لە بەخا لە هەولێر لە هەموو سلێمانی لە کتێبخانە شتێکان لەو کەسانێک کە ئەرشیفی کتێبی کۆنیان هەیە دەسم ناکە و هەتا جارێکیان چوون بۆ کەرکووک لە ماڵی برادێکم باسم کرد وتی وەڵاشتیوانێ ڕۆژێکیان کاکمەتێزەباری ها بۆ ماڵمان کتێبەکەم پیشاننا وتی وەڵای من برادێکم هەیە لە کەرکووک کتێبی زۆرە لە دوای 33 ساڵ تقریبا وتی بەس ئەمە لەبەر هیچی پیۆنیە نازانم کاکە ڕسمی چەند پەڕەیەکی بگرە لەگەڵ ئەوە مەتابیقەکە ئەگەر لەمە بوو بە پارە بە چەندێک بوو بۆم لێ بکڕا ئەگەر نەی فرۆشت بۆم بخوازە بە ئیستیعارە ئەگەر هەر نەیە کاگیان ڕسمی کتێبەکەم بۆ بگرە بزانم هەر چۆنێ خۆم دەستم کەوێ ئیتر ئێستا لە مۆبایلەکەشمان ماوە ڕسمی کاملی کتێبەکەم گرتووە نزیکی 15-20 پەڕەی کە پێوە نەما بوو ئەو پەڕانە زۆر گرنگ بوو لەلام ڕەنگە من عەشق لەوا بدۆزمەوانێ یعنی پارچە قاقەزێک لە هەر شوێنێکا جەریدەیەک نووسراوێک کۆن بێ تازە بێ کە باسی ئەدەبیات کە علمێکی لە سەبارەت بە ئەدەبیات یابێ یعنی نایبوێرم ئەو کاتەژ نەبێ قاقەز بێ هەڵی ئەگرم لە پۆستێکا بێ شێرێکم دوای خوێنمەوانێ یعنی بازم بەسەر شتێکە هەڵ ناوە کە بینی بێت و زانی بێتم ئەمە سەبارەت بە شعر و ئەدەبیاتە و فەرامۆشم کرد بێ ئەو کاتە ڕەنگە کاتمنەوەی بەڵام هەڵم گرتووە لە کاتی ترا خوێنەوەمەتەوانێ و ئیسفای زۆریشم لێ کردووە هی هەر بە ڕێزێک بوو بێت ئیلهامی نووسینی تۆ چییە یاخود کێیە کەسێکە یاخۆت بۆ شاعر یعنی بەڕاستی من نازانم کۆمەڵێک خەڵک باسی ئیلهامەکە یەکەن چۆنی ئەوان خۆیان تەفسیری ئەەکەن نازان بەڵام شاعر بەڕاستی خۆشی نازانێت ئیلهامەکەی چۆنە خۆشی نازانێت ئیلهامەکەی چۆنە تەنها ئیلهامێکە بۆیە چونکە ئەگەر بزانێ ئیلهامەکەی چێ شعر نییە یعنی من ئێستا ئەم هەموو شعرە نووسیومە هەتا ئەو کاتێک کە دەسم ناوەتە قەڵەمەکە دەسم ناوەتە مۆبایلەکە مینووسم نەمزانێ چوێ نووسم یعنی من ئێستا ئەگەر ئیلهامەکە بزانم چی ئەبێ من بزانم ئەگەر مانێتر بێت ساڵێتر بێ هەفتەیە بێ شعرێتر بێ بنووسم زانم لەسەر چێ بەڵام نازانم من هەتا ئەو کاتە شعرەکەیە نەزانم لەسەر چیە شعرەکە لەسەر چ بابەتێکە نە ئەزانم چۆنە نە ئەزانم کەیە ئیلهامی شعر
ئەوانەی کە بەڕاستی شاعرن نەکاتی ئیلهامەکە ئەزان لە پێناسی ئیلهامەکەیان بۆ کرێ بەڵامیتر ئەو کاتە وەکو هەموو ئەو شتانەی کە نەزانراوە لە پڕتوش ئەبێ وەکو بایەکە وەکو بارانێک وەکو هەر شتێکە ئیلهامیش بەو شێوە نە ئەزانی لەکوێ بۆ یەت نە ئەزانی سەبارەت چیە و نە ئەزانی چۆنە و نە ئەزانی کەیە. خۆشەویستان من و هاوکارم ئەمڕۆ هیچمان دەست نەکەوت لە میوانەکەمان دەستەکە بەلەو نەبێت جارێکاتما کاکجزای بەڕێستۆ خوێندنەوەیکت بۆ ئەم پیاوە بەڕێزە هەبووە بۆ شارەکانیان پیاوە خۆشە بینەران شەگەداری ئەو خوێندنەوەی بن. ڕاستی من لەڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان و شاعرەکانی کاکدێنشین قەردەغی کەوتە بەرچاوم زۆر تەسیری تێکردن. شاعرەکان پڕ بوون لە ئیقاعانی پڕ بوون لە ئاواز هەتا کۆمنتێکم بۆ نووسیم یەکسەر ڕامەشێشێ ئاوازێک چۆنەوە لە ئیلهامە بۆیە ئیلهامی ئاوازێکم لێ وەرەگرت لە شاعرەکان چکە هەستم بە ئاوازەکەم تیا بینی یەکسەر زۆر خۆش هاتە سەرزار بۆ گۆرانی و ینی منش هەستم بەوا کرد بەڕاستی زۆر ماجی بووم بە وشەکان بە شێوەیەک ئیقاعین هەنی هەستەکەی ڕێک گۆرانیەکە لە بەردەمپێ ئەو حاڵەتە هەیە بەڵام من هەر یەک تێبینیشەوە بوو حەزم کرد لە هەوڵەوە کە ڕام بۆ یەک دوو برادر گۆمەتیان نووسی بوو باسیەوەگەن کە شعر وەکو مامۆستا فەرمووی فێر نابی بەڵام لەگە ڕێزمە ئیرێژ لەناو چۆن ناو هونەرمەندە هەیە سا گۆرای بێشەی زۆر دەنگی خۆشە یەتە لای گۆرای بێژێکتر هیچ دانی پێیانانە ناڵە دەنگە خۆشە من بۆ منە کاتی خۆی خۆم بەرنامەیەکم پێشکەشەکە بە ناوی شەوچەری سلێمانی هەمومان میدیاسەیە ناسی تێکسی زۆر جوانی هەیە ئەنی ئەتوانم بڵێ من پێشەوەی وەکو هونەرمەند میدیاسەی بناسم ئەتوانم سەرسام بە شعرەوە تێکستەکانی شعرێکی زۆر بە قوتی خوێندەوە دوو شعر یەکێکیان بە گەنجی قارونی نادەم خاشاکی کوچە و کۆڵانی هەمومان لەبەربانە شعر بە دڵ هۆگری ئەم شارەم ناژین بە بێستێمانی شعری دومی ئەویان بکە بۆ فلیمی خولەپیزەی دانەوە هەڵە چیتان ئەوێ دژی دەسەڵاتی ئێوە کاملوودکە لانەی هەڵۆیە دڵنیابە من بەوێەوە من کە 100 ساڵ بژیم بمرم کۆیلایەتیم زۆر پێلەنگە ئۆباڵی هەر خوێنە گەڕژێ بە ئەستۆی لولەی تفەنگە ئەمی بۆ شاعرە گەورەیە خوێندەوە هەردوو دوو شاعرم بێکەوە دیارە داوات کرد بوو ئەوەی تریان ناوی نایەنم لە ژیانە نەما شاعرێکی زۆر ناوداری ئەو لەتەوەیە باوەڕ هەبێەوە تیوانە هیچی شعر نییە و هەر ڕێنەیە و هەر ینی هەدەیە من خۆم زۆر هەستم بە غیرەی و بە ئیرێکی زۆر ناخۆشەکرێنی هیوادارم ئێستا کە ئەوە برادرانە ئەویان نووسیوەڵە چۆن فێر ببی چۆن مامۆساکەکەی دێنشینە لە جەناب دەڵی دڵنیام کە تۆ شعرەکە نووسی ڕاستە فێربوونی نیە بەڵام خۆ ئەکرێ من پیشانەیە لە زمانی بەم ئەزمونێکی پیشانی کاکاشمی بەم ئەگەر شتی جوانی تابینی پێم بڵێ بەردەوام بە یا ئەوە بکە ئەو خۆت چاپکە یا چۆرە سەر قاعیدەکانی شعر بەم شێوێ بنووسە لەسەر وەزن و قافی و کێشەکان ئەگەر نەشوێتوانە پێی بڵێ ئەمە هەر دەربڕینێکە و یا ڕەنگە ئیلهامەکەی تیان نبینێتەوە من ئەو تێبینیم هەبوو داوای مەزالی کۆمنت هەیە لەگەڵا قسەیە فەرموو طبعا هەموو کەسێک بیر و بۆ چوون و ڕێی خۆی جیاوازە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر من یعنی ڕەنگە ناوهێنان شتێکی جوان نەبێ بەڵام من بە پێچەوانەی هەموو ئەوانەوەم کە بەو شێوەیان چونکە من خۆم ئەوەی کە خۆم بە کەسێکی شارەزا ئەزانم لە شاعیرە و لە شعرا ئەوە نەخۆم بڵێ بە شاعیر نەزانم تەمۆحی من لەگەڵ تەمۆحی خەڵکات جیاوازە ئەمە هەموو برادەرەکانم هەموو ئەو کەسانێک کە وی توێژم لەگەڵا کردن و کە شتیشم بۆ ڕوون کرد بێتنەوانێ گەواهی ئەو قسانەی منەدەن شاعیرێکی زۆرمان هەیە تەماحی لە دەرکەوتنی خۆیەتی لە پەروەردەکردنی خۆیەتی لە شعرەکانی خۆیەتی بەڵام من بە پێچەوانەوە من تەماحم لە دەوڵەمەندکردنی ئەدەبی کوردیایە ئیتر هەر کەسێکە منم کاکاشمە تۆیە کێیە سبینە چونکە شتەکان ئێستا ینی نابێ ئینسان زۆر بە بچکۆلەی بیرکاتەوە من ئێستا لە سلێمانیا شاعیرێک بدۆزمانێ شاعری سلێمانی بێ شاعری کوردستان بێ شاعرێکی جیهانی بێ ئێمە نابێ خۆمان پسکۆلەکەن یعنی من چەنەها خەڵکەیە کە بووە بە هاوڕێم لە فەیسبوک شتیم بەرچاو کەوتووە خۆم مەسزم بۆ نردۆ قسەم لەگەڵا کردو زانی و ئەم کەسە ئیلهامی شعری هەیە و بەڵام خۆی ناناسێت یعنی ئێستا خەڵکێک هەیە تقریبا 4 ساڵ 5 ساڵە شعر ئەنووسێ ڕەنگە ڕۆژێ لە ڕۆژانیش بێتە بەرنمەیەکەوەی تر مەزنی ئەم بەرنامێژ خۆی باسی ئەو بکە بەڵام من لەگەڵای خەریک من ناڵم فێرم کردووە بەڵام ئەم کابرای خۆی کابراایکی زمانزان و ئەدیبە بەڵام 4-5 ساڵێکە شعر ئەنووسێ ئێستا شعرەکانی یعنی زۆر لەو شعرانە بەهێزترن بە معنای شعر لەوانەیە کە 20 ساڵ 20 ساڵە 30 ساڵە شعر ئەنووسێ بەهۆی ئاشنابوونی بە یاسا و ڕێساکان طبعاً من ئێستا جایەکیان بەس بەم کۆدا ئەزانێک هەیە چونکە زۆریشم خۆشە و شعرەکانی زۆر جوانن دەلام
لە باخێک داوەتی کردبووین باخی خۆیان بوو شاعرێکی ئێرانیشی لێبوو طبعا تووشی یەک دوو شت بووین ئەو پیاوە بەڕێزە بەحساب لە شاعرێکی ئەکادیم و لە تاران خوێنە بووی کەوتە یەک دوو غەڵەتە و ئیتر نازانم هۆکارەکەی چی بوو ئیتر بازمان بەسەر هەڵا زۆر چونکە ئیتر نەختێشتەیە ناخۆش بوو لەبەرێ ئەو میوان بوو لەم دیژ میوان بوو بەڵام دوای باسی ئەشعری ئەو پیاوەی کرد وتی ئەم پیاوە شاعرێکی زۆر وایە دوایی من بە خۆیم وتم کاک فڵان کەس ئەم شعرانەی تۆ ڕۆژێک گێت ئەگەر من تۆ ناسیمان بەردەوام بێ ڕۆژێک گیە ئەم شعرانەی خۆ هەمووی ئەسڕیتەوەیانە بێت چاکی کەیت تی بۆ من نازانم بۆ بەڵام ئەزانی بەڵام ئێستا سەیری مێژووی چاکردنەکانی بکە هەمووی ئەم یەک دو ساڵە هەمووی چاکردو یان زۆر بیسڕیوەتەوانێت چونکە بەڵێ شاعرێکی زۆر جوان بوو بەلاغی زۆر بە قووەت بوو یعنی یەکێک لەو شاعرانی من ئومێدی دوا ڕۆژم پێێتی نەک ئێستا باشە بەڵام شارەزایی نەبوو لە یاسا و ڕێسایە تاجارێکە من چوون بۆ لای شعرێکی خوێنەوەتم کاکە ئەم شعری تۆ عروزە ئەم شعری تۆ عروزە لەسەر کێشی ڕەمەڵ نووسراوە تەنها 4 وشە 5 وشەی نەبێ وتی وەڵڵاهی مامۆستا من یەک فرم بەسەر عروزەوە نییە فوتم ئەمە ئەم کابرای گوێسکەی مۆسیقی هەبوو باشە کابراایکی ئەدیب بوو کابراایکی زمانزانە کابراایەکە یعنی خوێندنەوە متابعکردن لەگەڵە گەورە بووە من نەک ئەو ڕەنگە بڵێم سەدان کەس هەیە کە من خۆم یەخەم گرتووە و شتم بۆ ڕوون چونکە من خۆم ئەو شتم تیاشم بردووە زۆر بەداخەوە کاتی بەرنامەکە بەرە تەواو بوو نەڕۆ کات هەر لە خۆ ڕۆشتۆ پێمان خۆشە گوێمان لە بەرهەمێکی ترت بێ کە کاتە کۆتا بەرهەمت با بەرهەمێک بێ کە دڵخوازی خۆت بێ کە نزیک بێ لە خۆت والله من یەک دوو شعرمدا نابوو ئیتر نازانم بخوێن هەردوو شعرمان بۆ خوێنەوە ئێمە لە خزمەتە لە دڵی شاعیر هەڵەویستێنە دڵفرۆش من لە باسی جوانی تۆدا گوڵشەنێ بەخارەکەم باخی پاییزی وەریوت خونجەشەی بەهارەکەم بەر لە شیلبوونی هەڵافە خاکە لێوەت شینەکەم قوو دەکەم گوڵ هاتە بازار شالورت لێ هارەکەم وەک دەهۆڵی پەلکوتی ئاو ناسرەوم بۆ سرکەیەک خەو لە چاوی خەوگرانی قوڵی شەو بێزارەکەم دەسمە کۆڕی دەروێشان و دادەبەستم زکری شەو شێخ لە مەستی مەی ئەلەستی شاهیە بێدارەکەم خۆم و تەورێزیم ئەرانم ماڵ بە ماڵی حەقدەرم بۆ هەناری شەرتەشوانی ماڵی یارمن لارەکەم تا تریفەی ڕوونی ڕوخت دڕ بە دەیجوورم نەدا شەرتە بۆ ئێشتی شەوی تار شیوەنی دڵپارەکەم تاکو عالم گشت بزانن کەیلی جوانی ڕوخی تۆم شار بە شار کۆڵان بە کۆڵان دێ بەدێ هاوارەکەم تۆش بفەرمو ئەو قەواڵەی ڕازی پێیمۆری کە بۆم تا بە یەکجاری لە دڵما های خەم و پەژارەکەم هات کە حاڵی بوو لە حاڵم پێی وتم کوا ماڵەکەت هەر دڵم بوو دامە دەستی یارە خۆشگفتارەکەم لێمی سند و نایە ژێر پێی وتی چی بکەم من لە دڵ چۆن ئەبێ دڵ بەم بەشێتێ چۆن ئەبێ ئەو کارەکەم یار کەزانی سەروەتی من خۆشەویستی دڵمە بەس ڕاخەری ژێرم لەبانە و زنجە ماڵ و بارەکەم پێی وتم تۆ دیارە شێتی خەونی من شاهانەیە لەم کەلاوە چی لە دڵکەم سەختە من ئیدارەکەم زایەڵە و شین و گرینم دای دڕی پەردەی شەرم ئێستا نازانم بەرەو کوێ مل بنێم چی چارەکەم هەر کەسێ پرسی لە بەرچی شێتی شەرتە من بڵێم بێوەفا بوو مەیلی دابە دەوڵەمەند دڵدارەکەم ماوە کات فەرۆ چاری دەردم
دڵ کە ئێستا دەردەدارە بۆ دەوا گیانی دەوێ چی لە دەرمانی حەکیم کا دڵبەری گیانی دەوێ سەد پەرستار بێن لە دەورم لێو گەزندا بسڵەکن دەردی دڵ زیاتر گرانە خەندە لێوانی دەوێ تەرکی لای دوختەر ئەەکەم من تێبگە ئەی دوختەرە چاوی پڕ ئەشکم لە باخت سەیری سێوانی دەوێ ژانشکێنم ناگەرەک من چاری ئازار کەی ئەکا گیان بەدەستی نازەنینێ ژەهری مارانی دەوێ نامەوێ باخی عەدەم من تیا بژین بێگوڵپەری نەفسی ئەم مارەم لەگەڵ تۆ ژینی پڕژانی دەوێ لێگەڕێن بۆ چاری دەردم ڕوو لە چەهرە گوڵ بکەم دڵ بیمار و بێقەرارە دوختەری جوانی دەوێ حاڵی مەستان من لە ڕەوتی مەستیدا بووم کەوتمە بۆ سەی چاوەکەت حکمی کۆتتدا بەسەرما تۆ بە زوڵفە خاوەکەت لێم گەڕێبا هەر بە مەستی تێی بکەم ڕێی بێوڵەتی مەمکە یەخسیر و گرفتار تۆ بەهات و هاوەکەت مەست کە بێ ئاگا و کەماڵ بێ نایگرێت تۆڕی سزا تا بەکەی کەسکاری یاری تۆ بە تۆڕی ڕاوەکەت بێنەوەستان چاوی مەستان حکمی مەستان چۆن ئەدا کوا بەهانەی ئەم جەریمەت کوا دەقی پاساوەکەت لێم ببوورە هاتمە خاکی پاکی بێ خاری دڵت با بمێنێ باوی بەخشین با بمێنێ باوەکەت شومە شمشێری بە قاری تیرەماری دوو برۆت مەم خەبەر گەوز و هەوێڵی تیغی تازە ساوەکەت دەردی عاشق زۆر گرانە پشتی ئەو بارەم نییە مەیک کارێوە ئەزیزم تۆ لە ئەسنای ماوەکەت بووم بە تووری تیشتی نووری کوڵمی سووری بادەییت تا نەبووم بێدار لە جوانیت با بەرمدا داوەکەت دادوەری کەی وایە ئاخر ژیر عەزابی گیر ئەدا کاری وا شەرمی شکۆیە نەمگە بێ بۆ ناوەکەت پێشمان خۆشە پەیامی خۆت بۆ گوڵشەنی شار و گەڕیان میدیا بگەێنی بۆ ئەم بەرنامەیە بەڕاستی ڕێز و دەستخۆشی و تەماحی من بۆ ئێوەی بەڕێز و هەموو ئەو بەڕێزانەی لە هەر کەناڵ و میدیایەکی بیسترا و بینرا و نووسراوان کە لە بواری ناساندن و ئەو کەسانەی کە خەریکی ئەدەبن بە هەموو چەمکەکانی هونەر و شاعیرەوە بێ لە دەستخۆشێکی زۆر زۆرم هیوای هەمیشە بەرەو پێشچوون و هیوای تەماحی زیاتریان بۆ ئەخوازم کە بەرنامەکانیان زیاتر پێشکەوت و بێ هەتا ئەو ئاستەی کە بەرنامەکانیان ببێ بە ئاکادیمیایەک مانتۆمان کردی زۆر سپاس بۆ کارجێزا ئەمڕۆمان دوو بوو لەگەڵمان سپاس بۆ هەموو ئەوانەی کە هاوکارمان بوون خۆشەویستان تا پێنجشەمەیەکی تر و بەرنامەی گوڵشانی شێعر لەگەڵ ئێوە ئازیز شاد دەبینەوە خواتان لەگەڵ تەواو خۆتۆماری ناکەم.